سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئێرە ناحیە عەربەتە. دانیشتوانی ئێرە لە ڕۆژانی ڕابردوو خۆپیشاندانیان کرد. چەند داواکارییان هەبوو. یەکێک لەوانە داوایانە کرد کە ئەو نەوتەسپەی کە قەرار بۆ حکوومەت پێشوەرزستان پێمان بدا 3 ساڵ ئێمە وەرمانەگرتووە. یەکێکی تر ئەوە بوو کە سڕایەوەی جۆزەی کارەباکان کەم کردنەوە یەناویانە بۆ نزیکی 16 ئەمپێر و 20 ئەمپێر، بەڵام ئێستا ژمارەی پێدانی کاتژمێرەکانی کارەبا زۆر کەم بۆتەوە. بابزانی خەڵکی ئێرە بۆ خۆپیشاندانی کردو و داواکاری ئەوان چیە بۆش بینەر بن. هەرجارێ وتبێتیان کارەبا زیاد بووە ئەو ڕۆژە کارەبا نەبووە. جا حکومەت وعدی بردووە سەرتا ئێسان باتە بەسەر باوکی میرە دەبێت پیاو بێت بەس بەخوا پیاو نیە یەک پیاوەتیان نیە. ئەوتە چەند کەسێک غازی 5 ملیۆن نفوسیان بڕیوە چەند چەتەیەک هیچ گەورەیەکمان نییە جاماڵش گەورەی نەبوو لانەی تێکەچ بەس وەجبەیەک بوو وەجبەتەنکەرێ بۆ هاتە خوارەوە نەوتەکەیان دابش کرد بەسەر خەڵکی خوارەوە ئیتر سەرۆت نەما تا ئێستا ئەو بەڵێنانەی کە حکومەت دابێتی بە جەماوەڕ بە میلەتەکەی خۆی جێبەجێ نەکراوە نایشیکردنەوە. وەڵایی نوێژ بکەن لە نوێژگا درۆ نەکەن ئیسراحەت ناکەن. معقولە نەتوانانی لە ساڵەکە 2 بەرمیل نەوت بێ خەڵک باشە من ڕئیس عایلەم ئەگەر ئیمساڵ 2 بەرمیل نەوتم بۆ دابین نەکرێ بۆ مناڵەکان ئیتر پیاوم کۆمەژێکەکەین بۆ حکومەت شتێکیان بۆ کۆکەینەوە چکە بەخوا داماوە حکومەت ناداریش نییە بڕۆ یەک بار دابێن یەک سەرەوە گرن. وادیانە ئەو ڕێژەی کارەبا کە ئەمانە نێ بەو جۆزە کەمتر سەرفە بێ ئەو ڕێژەمان بنێ کە بۆ ئەوی خەڵک نەتوانێت یەکی زیاد سەرفکە یەکێکە بۆی بەعادالەتی سەر بێ کارەباکە. ئێستا ژمارەی ئەو کاتژمێرانەی سەعاتی کارەباکە پێداندن چەندە؟ وەڵای ڕۆژان لە دەی بەیانیەوە بڕا 8:30 و 9 ئیتر ڕۆژانە ئاوایەتەوە ڕۆژی وایە 8ێتەوە ڕۆژی وایە 8:30 ڕۆژی واشە ئەچێتەنەوە. ئەو کاتێککە بۆتان کرا بە 16 ئەمپێر وعدرا چەند ساعتتان پێ بدرێت کارەبا؟ وەڵایی بە حساب 24 ساعتە 12 ساعتی کارەبا بن نێنە. ئێستا چەند ساعتتە؟ وەڵای ئیمشەو لە 2 بڕا حە ناتەوە تاسە ناتوت. ینی ئەو وادەی کە بە خەڵکی عەربەت درا نیان بەسەر نەخێر ناوەڵە بە هیچ شێوەیەک. جۆزەکەتان کراوە بە چەندێک؟ ئێمە 16 ئەمپێر. ئەو کاتێک کە کرا بە 16 ئەمپێر وعدی چەند ساعتیان پێدا؟ واللهی باسی سعات نەکرا بەس کە کرا بە 16 ئەمپێر ئێمە من وەکو خۆم هاوڵاتی عەربەتم گلەییم لە کارەبای ئێرە چونکە لە سلێمانی لە زۆر شوێنەکە خزمان هەیە کە یەن ئەڵێن عەربەت زۆر باشە ئێستا 2 کوڕی پورزا ماڵیان لێەوە لەبەر کارەبا هاتووە بۆیرە. بەڵام مەسەلەی نەوتەکە تا سەر ێسخان گلەیمان هەیە. وتیان ئەو کاتێک کە جۆزەی کارەبا کەشتان بۆ کراوە بە 16 ئەمپێر وادراوە کارەبای زۆرتان زانی ژماری کاتژمێرەکانی زۆر بکرێت. لەسەر ئەوەیش هەرجارێ وتبێتیان کارەبا زیاد بووە ئەو ڕۆژە کارەبا نەبووە نەعنی بە ئەکسۆ بیلاکس یۆی لێە بۆچی وعدێگە دەن کە ناتوان بی بەنەسەر ئەیجا چی بکەین بڵێن چی دەسەڵات هەیە دەسەڵات نییە هەچی بڵێ خراپ. جۆزەی 16 ئەمپێری بۆ ئێرەدانرا ئێستا چەندێک کارەبایان پێدەن چەند ساعت؟ وڵای بە پێوەی کەمە باوکم لێرەیە تقریبا ئەڵە 16 ئەمپێرێکیان بۆ داناوین تقریبا بەو 16 ئەمپێرە لە ساعات تا 2 نیوەڕۆ هەیە یعنی بڵێن تر لە 2 نیوەڕۆ هەڵێکەنەوە بۆ تقریبا 16 ساعتیان نێنێ بەحساب بەپێ ئێوە من ئەوەی شارەزایم هەبێ 16 ساعتەکان ئێنێ. وتیان لێرە جۆزەی 16 ئەمپێری بۆ دانراوە بەڵێ ئەو کاتێک کە دانرا وادی چەند ساعت کارەباتان پێدرا و ئێستا چەند ساعت؟ مەڵایی من نازانم بەخوا زۆر ناچم بە دوایشتانە زۆر بە دوواداچوون ناکەم و حەزم لێ نییە یعنی هەواڵم لێ لەسەری نییە بەڵام بەخوا کارەباکەش ئەوە نییە. ئەی خەڵک بۆ خۆگەرمکردنەوە چی ئەکات کە نەوتی نەبێ وەکو وادیش دراوە ناوەڕاستی وەرزستان چی ئەکات خەڵک؟ وەڵایتر ئەو خەڵکە ئەوەی کە وەزعی باشە تەبعاً ئەیکڕێ بە پارە خۆی لە بازار ڕایکڕێ ئەوەشی کە نەیبێ ئیتر مەجبور دەبە ئەگەر دەستی کەوێ بیکڕێ و ئەگە نەژبێ بەتانی با بەخۆیان میوانمان هاچی وەڵایتر ئەوە بگەڕۆ بۆ حکومەتەکە پرسیار لە حکومەتەکە بکە بزانە ئەگەر وابێت چی بکا باشە. کارەباکەتان چۆن؟ وەڵی کارەباکەمان خراپ نییە خوا هەڵ ناگری بە مۆلیدە و بەمەوە کارەبای ئێرە بەڵێ ئێمەیان کرۆ بە 16 ئەمپێر کراوە بە 16 ئەمپێر بەڵام ئیسفادەمان لێ کردو بەڵام وەڵی کارەباکە تا حەدێت تۆ باشێ بەڵام ئەویش باوەڕەکەی تایسە ماوەیەکە لە 10 بڕن باوەڕەکەی بۆ 9 شەو و 10 شەو ینی
جۆزەی شانزەمپێریان بۆ دانان ماوەیەک چاک بوو ئێستا تێکچوو والله ئێسارە والله خەڵک ئێستا ناوەڕاستی زستانە سەرما سۆڵەیە کارەباکەی لەولاوە خراپە نەوتەکەیشی لەولاوە نییە ئەی چی ئەکەن بۆ خۆگەرمکردن والله چیەکەین باوەڕەکەی ناچاریەوەتانەوە دەبێ بە گران بەخوا بکڕی بەخوا بەرمیلێکم کردوە تقریبان دەوری 100 بەخوا 35 پێیەوە بۆ نەوت لە بازاڕا هەیە بەڵام حکوومەت نییە مەگەر حکوومەت دەسەڵاتی بەسەر بازاڕشانی نەوەخوا ئەگەر دەسەڵاتی وایە حەلی نەکرد ئەگەر دەسەڵاتی وایە ئەمەی تەواو نەیە کۆتایی پێ نایەوە بە مۆزعان ئەوتەوە هاواتیتە تەواو ئێمە ئەم 15 شەوە بڕایتە لێرە بەهارە هەراوەڵە کارەبا وتیانە و کاتێک کە جۆزەی شانزەمپێری تامەدانرا وعدی درراوە کارەبایەکی باشتان پێ بوو کارەباکە لە چاو شوێنانی ترا لە چاو شوێنانی ترا باشترە یعنی تا ڕادەیەک باشترە بەڵێ ئێستا بەهۆی زستان و سەرما و سۆڵەوە خواستی کارەبا زۆرە و سوتەمەنی نیە خەڵک بەکارهێنێ لە چاو شوێنەکانی ترا کارەبا باشترە عربەت بەڵام وەکوڵێن پێشتر باشتر بۆ ئێستا کە خەڵکی لە سەرما و سۆڵای زیاتر پێویستێتی ئێستا کەمتر کاتژمێرەکانتان پێ بەڵێ کارەبا کەمتر بووەوە ئەوش بەهۆی نەبوونی سوتەمەنیوە ئەی خەڵک چی بک بۆ خۆگەرمکردنەوە نەوتەکەی پێ نەدراوە و کارەباکەش کەم ئەوە ئەگەڕێت و بۆ خەتای حکومت ینی بۆ هەموو وعد و بەڵێنانەی کە حکومت دەیا بە هاوڵاتیان لەو کاتانە وهایە ینی کە خەڵک نەوتی دەبێ غاز نەبێ کە حتا غازەکەیش تۆزە گرفتی تێکەوەلەوە ئەوە پەنابە بۆ کارەبایێت خۆ خەڵکی فەقیر ڕۆژار هەیە ئەتوانێت خەڵکی ئەتوانێت کارە نەوتێ بکڕێ بە سعرێکی گران بەڵە خستان خەڵکی فەقیر ڕۆژارێ توانانی دەبێت نەوت کڕێتەوە بەڕای تۆ بۆچی پێشتر وعدەدەن بەڵام هەر حکوومەت ئەو معدە ناتوانێت ببرێتە سەر بۆچی وعدەکاندا هەر وایە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەوانە هەر هەیە ئەوە لە کاتی هەڵبژاردنانەکانە ئەوانە هەیە پرۆسەیەکی ئەلامیە بۆ ڕێکلام ومانێ شتێکی ئەوە دیێکە تا ئێستا ئەو بەڵێنانەی کە حکوومەت دابێتی بە جەماوەەر بە میلەتەکەی خۆی جێبەجێ نەکراوە نایشیکردنەوەوان نایشکرێ وتیان کە جۆزەی کارەباکەتان بکراوە بە شانزەمپێر وادراوە ساعتەکانی کارەباتان زۆر بێت ئێستا چۆنەکانە وڵای ئێستا 8 ساعت و 9 ساعت و 10 ساعت ئیمشۆتە بانی بڕیان لە داخی مزارەکە زارە بکەی کارەباکە لێ کوژێن نۆ کاک ئەوە ئێستا کارەباکە وەکتو پێویست نییە نەوتەکەش نەدراوە پۆلیسی دارستانیش ناڵێ دار ببڕی ئەوە ناکرێت ئەی خەڵک چییە کا بۆی خۆی گەرم خەڵکەوێ بەتانی بسووتێنێ لە ماڵە ئایا چۆن بەتانیە کۆن ئەکەر میوانتان هاچیەکە کۆرە میوان بۆ کوێتێ میان سەر لێ نەشێویەوە میوانی سا کووە کاکە میوانی سا هەر نییە بە قوربان و میان کووە باشە بۆچی وعدەکە دەن بە خەڵک بەڵام ناتوان وعدەکە بەرنە سەر وەڵای ئەوە بچێت داوا لە خۆیان بکەی بزانین شوۆنە ئەوە ئێمە نازانینەوەیە شانزەمپێریەکەیان بۆ داناون جۆزەکە بەڵام وتوانە کارەبای ساعتی باشتان نەدەینێ ئێستا کارەبا چۆن بە قەرار ئەوە نەبرایە بەخوا وەخت وایە 6 سعادەیە 5 سعادەیە وەختی زانبر ئیمشەو لە سعاد و بڕاوە ئەی ساکێ نازانماتە تویان ئەی کەواتە ئێستاوە کارەباکە وەکو پێویست نییە نەوتیش نییە ئەی خەڵک چی بک بۆی سەرمای نەبێ سەرما سۆڵە نەی ئەوان چ مەخسەیانەوە خۆشۆر خۆیان گەرمە مەخسەیان کەس نییە خۆ مەخسای میلەت نییە خۆ برا مەخسەیان خۆیانە خۆیان خوانێ برە ئەم داهاتی عێراقی تو هەمووی بووانە کوردستان نەربووان نییە تۆ لە جیاتی ئاویش نەوت هەیە خوارە نەوت و گاز هەیە ئەی کوا دەکە بۆ فەقیر وەژارە هیچیە کارەبا جاران لە دەیان کوژانەوە لە نۆی شەوە هاتووە ئێستا لە نۆی بەیانی 8 و نیوەی کوژێنەوە هەتا نۆی شەو وتیانە و کاتێک کە جۆزەکەتان بۆ کراوە بە شانزەمپێری وعدراوە ساعتەکانی کارەباتان زۆر بێت وعدوا بوو وتیان ئیتر کارەباتان دایمیە بێ بەڵام ئەو پیاوانە هەموو خەڵکی عربەتن وایە هینە دایمی نییە وەڵی باکم 6 ساعت بۆ 7 ساعت هەیە ئەمە کارەبا ئەی کارەبا وتیان کارەباش باش بۆ ئێستا خراپ کردوین بە ئەمپێر وتیان کارەباتان مستەمڕە بێ ئەمەش کارەباکەیە ئیم جارێ ئێمەوان ساعت کارەباتان ئێمەوان لە بازاڕە سیعری کارەبای بازار گران بوو کابرا جبسە فرۆشێت من کەبابخانەی ڕۆژە کیلوی قیمە سەرفەکەم وەکو کەبابخانەی وەلی حساوی بۆ کردوم لە بازاڕە تابلێ لە بازاڕە جوانە دیکۆری دوکانەکە جوانەکە ئەڵێمە دەبێت لە زارم بیتێ ئەمە یاسا و قانونە قەیناکە نابێ ئەم حکومەت هەموو ڕاوێژکاری چی هەیەتی نابێ قیاسی شوێن کات ئەمە ناحەیە وەکو قەزام نابێ ماهینی بۆکی وەکو مەحافەزە نابێ بۆیکەی لە وڵاتانە حکومەت یارمەتی خەڵکەدا بەڵام لێرەی تروای لاتووە بێ خەڵک حکومەت بژێنێ باجیاتوە
ئەجا من ڕاست نییە هیچ وەختی ڕاست نییە حکوومەتی وا نابێ یاسا وا ناچێ بڕێەوە قانون و یاسا وا نابێ ئەبێ بە خۆیان نەچن و ئەگەر بە خۆیان نەچنەوە ئیشەڵا خوا بەردەبارێنێ بە سەریانە ئیشەڵام کردی وەقا بوومە لەرزەیەت پاچ و خاگەنان دەسە قەبرستان نایەتەوە معقولە ئەمە تۆ نەتوانی دەبێنەوەت بەوێ خەڵک یە بۆ داوای 5,000 لە من دەکات معقولە 5,000 با بێمە 5 لیتر نەوت من بۆ مەسنیەت فەقیرێکی تر بۆی ناسنیە کارەباتان چۆنێەوە کارەبات تا حدێ باشە بەڵام ئەو باشە نییە کە ئێمە وعدیان پێیاوی 16 ئەمپێرمان بۆ بسن کارەباکەمان لە پێش 16 بوونەکە چاکتر بێ باشتر بێ بەڵام باشتر نییە چەند ساعتەیدن لە هەشتەوە هەڵیەکەن تاکو و 12 نیوەڕۆ بەڵام مدەیەکە لە 9 هەڵیەکەن تاکو تقریبا 11 جاری وایە ئیتر ساعتێ پێش و دووەکە کارەبا چۆنین وڵی کارە باش ئەبێت تەڵی بۆ دانەی بێتەوە هەرە بەخۆ فرسەتی لێبێنی چەند ساعت کارەباتان پێدا وڵی ئەو نیمشۆ ڕایسی من نەبینیوە ناوخوایم شۆ ڕایسیم هەر نەبینیوە ئەسای کارەبا نەبێ و نەود نەبێ چیەکەی بۆ خۆ گەرمکردن وڵی ماگە بچین دارکۆکەینەوە لە ماڵە خەڵوس بگەشەینەوە خۆمان گەرمکەینەوە بەڵام لەولاوە پۆلیسی دارستانی شانداناوە ڕێگە نادەن دارەکەش ببڕی ئاکە بچی دارەکەش بکڕی پاری دارەکەشەوەی کۆکەیتەوە بۆی ئازار هەیە بۆ فرۆشن بەڵام ناتوانێت ناتوانێت پشیلیکەیت ئاین لە شاخەوچی کۆیکەیتەوە ناتوانانی خەڵکی ئێرە ئەڵێن حکوومەت نزیکەی 3 ساڵە نەوتی بە زۆر بەمان نەداوە هەندێکی وەری گرتووە ئەمساڵ بەس هەندێکی زۆری ماوە بۆیە یەکێک لە هۆکارەکانی خۆپشاندان و داواکاری ئەو خۆپشاندەرانە ئەوە بوو کە لایانی کەم ئەو بەرمینە نەوتێکەوە عەدراوە پێیان بدرێت تاوەکو وەرزی سەرماسۆڵە خۆیانی پێگەرم بکەنەوە بەڵام ئێستا ناوەڕاستی وەرزی سەرمایە لەگەڵەوەشتا هێشتا ئەو بەرمیل نەوتە بە بەشێکی زۆری و هەوڵاتیانە نەدراوە ئێمە بەردەوامە بین خەڵکی ئێرە دوێنین بەڵامە چینی لای ناوبڕێک و گەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمانەوێت لە خەڵکی ئێرە بپرسیم بزانین بۆچی ناڕەزایەتیان دەربڕیوە کە ئەڵێن 3 ساڵە نەوتیانوە نەگرتو ئایا تا چەند ڕاستە خەڵکی ئێرە نەوتی وەرگرتو یاخودنا ئەو کاتێک کە جۆزەی 16 ئەمپێریان بۆ دانرا وعدی چەند ساعت کارەبایان پێدرا و ئێستا چەندێک کارەبایان هەیە ئەمانە لە هاوڵاتیانی ناحیە عەربەتە پرسین ئێوەش بینەر بن خەڵکی ئێرە بۆچی خۆپشاندانی کرد ئەو شتانی کە داوایانە کرد چی بوو ئەوەی کە خۆ داوایە کردووەکەەوە ئێمە 3 ساڵە نەوتماوەەر نەگرتووە ئێسش بەشێکی هات بۆی بەشێکی نهاتوە بۆی دوایەوە ئێمە داوای کارەباکە ناڵێن وەکو جۆزەکە بۆیان کردوین بە جۆزە ئەبێ ڕێژی کارەباکەمان زیاتر بنێ ئەڵێن نیشەوەی دوێنێ خەڵکی ئێرە بۆچی ناڕەزایەتی دەربڕی دوێنێ لە دخاستەوە نییە و نەود نییە و لە دەربارەی ئەم شتانەی وتیان خەڵکی ئێرە وتوانێت وعدمان پێدراوە کارەبا سەعاتەکانی کارەبا زۆر دوێنێ خۆپیشاندان کرا بەڵام مەسەلە کارەبا نەبوو کارەباشمان تێخست مەوزۆ نەود بوو نەوتەکە ئێمە بۆ ئێمە هاتووە خەڵکی زەڕایان و هەڵەبجە هاتوون پێشیان لێگرتۆ لە قەرەگۆلە گێڕانیانەوە بۆ ئەوێ ئەمە خەیناکەوان هەر خەڵکی خۆمانە و حەقی خۆیانە بەڵام بەڕێوبەری ئێمە ناحێ بەڕێز کاکدابان وعدیدان نەوت بێنێ بۆیرە هێنایان 6 تەنکەریان بردو بۆ مجەمەعەکە ئیتر دوای مجەمەعەکە وتیان 2 ڕۆژی کە نەودیە 2 ڕۆژەکەەوە 20 ڕۆژە نەوتەکە نەهاتووە ڕۆژەکە بۆ 20 بۆ بە 20 ڕۆژ دوای ئەوە ژێسایم خۆپیشاندانە مەسەلە نەوتە ماڵی وایە کاکە ساحیبی دینارە نییە هیچی پێ نییە خەڵک وەکو تۆڵەی وادیان پێدا نەوتیشی بدەنێ نەوتەکەش نییە بەڵام لەگەڵەوەی کارەباکەش نییە شەو لە ئێوارۆ کارەباکەیان بڕیەوە بەس ئێمە ناڵین لە مۆزوعێکە بەڵام ئەڵێن بە حساب غازی کوێیە گڕی گرتووە بەڵام پێش گرگرتنی ئەو کێڵگەیە عیبینەبوو چاک بوو دوێنێ هیچ وعدێکیان پێدان هیچ کەسێک هات بەدەمتانەوە بڵێ کێشەکەتان بە چارەسەر نەچوومەتە مزاهارەکەەوە بەڵام وەکو خۆشم ناڕازیم بۆ مۆزع بێنەوتێ و بێغاز ئارەوە ناڕازی غاز و نەوت ئەگەر نەوتەکە ئەی باشە نەوت ئێمە خۆمان لەسەر نەوتەخەوین وانە نەوتمان ناوە بە وڵاتەکان ئەی باشە بۆچی بۆ خۆمان نییە غازمان ناوە بە وڵاتەکان بۆچی بۆ خۆمان نییە خەڵکی عەربەت بۆچی ناڕزایەتی دەبڕی داوای چیان کرد بۆ سوتەمە نییە سوتەمە نییە کابرا تۆ نەوتێت نەبێ غازی نەبێ و
کارەبا و تەواوەتی 16 ئەمپێرە پێ بە 16 ئەمپێر یعنی تۆ سیرەکەی لە کەماڵە حاڵەکاتە ماڵی وا هەیە عایلەدارە پێویستی بە کۆمپیوتەرە پێویستی بە بەشی ئامێری گەرمکەرەوە ناکات نا بە تاکید تۆ کابرا سیرەکەی 4-5 بناڵی هەیە هەمووی یاتە لە بێیان لە زانکۆیان لە ژنێکات پێویستی پێدی عنی ئامێرەکان ئەمڕۆ زیاتر کەوتۆتە سەر کارەبایی چەند ساڵە نەوتاوە نەگرتوۆ ئێمە 3 ساڵە بەڵێ تۆ وەکو ماڵی خۆ دۆرە نەگرت ناوەڵاوەرم نەگرت کەس وەری نەگات نام من دوێنێ خەڵکی ئێرە کە مزاهرەیان کرد داواکارەکەیان چی بۆ خۆ ئاگام لێ ئاگادار نین بۆچی خەڵکی ئێرە دوێنێ مزاهرەی کردو چیان داوا کرد داوای غازەکەن و گاز نەوتەکەن و ئەی کاگایتر خەڵک ئەو شتانەی پێویستە ئەمە چیمانەوێتەوە کارەبا ئەمپێری کارەبا ئەو تا 16 ویساکە کردیانە بەدە 30,000 لێ مەسەمەوە چەند ساعت کارەباتان پێدا واللهی نازانم لەم چەنگەمان پێ نازان سان لێ تێگەین بە قورئان چیەکەن بۆ خۆ گەرمکردنەوە پەنابۆی کرد حیزنیە وڵا بێ ئەگەسی لەو بازارە ئەبێ بەرمی لەوز کڕین بە 130 و بە 140 گران نییە چی بۆ چێ برا ناژۆن داربڕین لە پوشێنە خۆم پوشێم سەربازێرم ناڵ داربڕین لێت ئەوە ناکرێەوە ژینگە تێکە وڵای خەڵک چی بکە کە نەوتی نەبێ و کارەبای نەبێ بۆ خۆ گەرمکردنەوە حەز نەکەم وڵای هیچ براکەم خەڵکی ئێرە ئەوە 3 ساڵی ڕێکە نەوت ناتەوە بە عربەت 3 ساڵە ناتێ ئەمجا ئەم تقریبان مانگە پێشی سە هات هەنێ ماڵیاندا لەو خوارەوەی تر ئەم ماڵەکەتریان سڕیوە سفریان کردن عفو سفریان کردن نهاتەوە خەڵکیش بێتاقەت بوو بەخوا هیوە هەیە خوا ئاگای لێ بە دەبە نەوتەکڕێ دەبێ نەوتەکرێ بە 11,000 ماڵ و مراڵەکەی ئەمجا پارێشی نییە خەڵک پارێشی نییە خەڵک بێتاقەتە خەڵک بێتاقەتە لەوە خەڵکی عربەت کە خۆپشاندان و ناڕزایەتیان دەبڕی داوای چیان کرد کاکە ناڕزایەکە خەڵک گیرە ئیتر گەوێتە وایە خەریکە ئەخنکێ 3 ساڵە نەود نایە 3 ساڵە من خۆم 3 ساڵە وەرمگرەوە بە خستیا قورعان ئیمجارە معقول نییە ئەم هەموو تەنکەرە بەناو ئەم شارە ئەڕوات ئەچێ بۆ ئێران لەم لایە لەو لایەت خەڵک مەعاشخۆ ئەوان خۆیان 8 ملیۆنن پیاوێ 8 ملیۆن معاشی بێت معقولە نەزانێ حاڵی گوزارانی خەڵکە چییە وەڵا ناڕزایەتەکە بەس لەسەر نەبوونی کارەبا و غاز و ئەو ئەم بابەتانە بووە حکوومەتی ئێرە پێش دەستپێکردنی سەرماوسۆڵ وەرزی سەرماوسۆڵ و زستان وعدیدا بەرمیلە نەوت بدە بەڵام میوەڵی نەمە 3 ساڵی وەرمان نەگرتوت نەکەنام ساڵ ئەدە وڵی تر ناهاتوی تێکە نیاندا خۆ چی بکەین ئەی وعدەکەی حکوومەتی بەسەرە جا حکوومەت وعدی بردوێت سەر تا ئێسان باتە بەسەر خەڵک بۆ خۆ گەرمکردنەوە چی بکە ئەو کارە باش نییە ناوتەکەش نییە نایڵنداریش ببڕی ناوەڵایترە بێ هەوڵ با بە هەشێوەی بێ دابینی کاچی بکەین حکوومەت پێش دەستپێکردنی وعدیدا پێشەوەی وەرزیستان دەست پێ بکە بەرمیلێک بدە بەڵام خەڵکی ئێرە ئەڵێن ئێمە زۆر زیاتر لە ساڵێ 2 ساڵیش نەوتماوە نەگرتووە تقریبەوە 3-4 ساڵە وەرمان نەگرتووە ئارەوەڵە خەڵک چیەکە چە کارەباکەش نییە لەو لای شەو نەوتەکە خەڵک چی بە خەڵک هیچ دەسڵاتێکی نییە برە دەسڵات حکوومەتە حکوومەتیکە نەیکات شار چییە ئێوە پەناتان بۆ کوێ برن بۆ چ لایەنێکی پەیوەندیدار واتان پێدراوە لە منتیقەکەی خۆمانە دوێنێ ئەو چاو بەو مزاهرەیە بوو هەرەوەی ئەوتاوە هیچ کەسێک وعدێکی پێداون کە چارەسەری کێشەکان بکات ناوەڵا هیچ کەسێ وعدینەیەوە بلێ ئەو مزاهرەیە بکەن یا ئەوە بکەن ئێمە ئیشەکەتان بۆ چارەسەرەکەی هیچ ئەەکەن خەڵکی ئێرەیسا پەنا بۆ کوێ بە حیت پەنا ئەو عالەمە دانیشە هیچ چارێ نییە وتاوە ناوەڵا پەنا بۆکە پەنا بۆ خوابەری باشە چەند ساڵە نەوتیان پێ نەداوە ئێمە 3 ساڵە من وەرمان نەگرتو 3 ساڵە یەک بەرمیل تاوە نەگرت نەبەخۆ هیچ لیترێک نیاناوە پێمان بەس خۆترەوە ناوەڕاستی وەرزی زستانە و بەرەو کۆتایەکەی وڵی خۆی باشی پێ بڵێم ئێمە هەچی بڵێن من خۆم خاوەنی شەیدم بەس بەداخۆ بڵێم قسە بە حکوومەت بڵێم بەس حەق هەموو شتێکیان پێ بووترێ لە بەرەوەی زۆر عیبە بۆ خۆیان عیبە شتێکی ناشرینە حەقە خۆیان کە بە باوکی میلەت ئەبێ باوکی میلەت دەبێ پیاو بێت بەس بەخوا پیاونی یەک پیاوەتیانتیان نییە من وەکو خۆم دوێنێکە لێرا خەریکیم گاسم و پیاوێکی جوتیار و کەسابەتکارم بەخوا جەماعەتی هاتن پێم عیب و 10 دقە چووم لەبەر عیبە چووم یەک ساعت تۆ بەلای ئیشەکەم بەڵام وەڵی ئەمانە مستحقن هەچیکیان لێ بکەیت
حق خۆیان بە خۆیانە بچنەوە زۆر 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 عیبە بۆ خۆیان عیبە و داوەشینە من ئالێرەوە پیان ئەڵێم ئەگەر ئیش بۆ خەڵک نەکەن ڕسوا بن چۆن سەدام حوسێن ڕسوا بوو چۆن خەڵکی کەیان بینیژی ئەو وڵاتانە من ڕسوا ئەمە خلاتر ڕسوا بن داواکارم لیان کە خۆیان پیا بوون و بە خۆیانە بچنەوە وەڵاهی کێشەمان زۆرە چی کێشەکان چین خەڵک بۆچی ناڕزایی دەربڕی وەڵا بۆ نەوت و بۆ غاز و ئەمانەمان نییە چەند ساڵە نەوتیان پێ نەداون واللهی تقریبا لام وایە چەند ساڵە بێ کاکمەت حەوێ نەوتما وەرنەگرتووە کوان نەوتەکە کامەیە تۆ وەکو خۆت داوە بەڵام ئێرەیان نەداوە بەڵام پێش دەست پێکردنی وەرزی سەرما و سۆڵە حکوومەت وعدیدا 1 بەرمیل نەوت بدە ئێستا ئەوە ناوەڕاستی وەرزی زستان و بەرەو کۆتایەکەی نەوت نییە خەڵک چیەکە بۆ خۆگەرمکردن چی بکە وڵا قوربەسەری مەگەر بەتانی و لێفە باڵێن بخۆی بخەوێ ئەی چی بکە ئەی چی بکە نییە ئەگەر خەڵکەکە میوانی هات خۆ ناکرێت بەتانی بدا چارە نییە میوانەکەش ئەبێ وەکو ماڵەکە بڕاوەڕێەوە ئەی چی بکە باشە ئەیوتیان خوادەوە بەدەست مەسولینی ئیمڕۆوە وتیان شەڕیانە و لەسەر ئەمە کۆمپانیا شەڕیانەوە چەند ساڵە خەڵکی ئێرە نەوتی وەرنەگرتووە وڵی احتیممالی 3 ساڵ ئێمە خۆم لێرە دانانیشم لەکوێ دانیشتۆ سلێمانی خەڵکی ئێرە ناڕزایەتی لە چی دەربڕێوە کواگەدانی کورداخوا خەڵکی ئێرە نییە کاک کوێرە دیەکانیشە ناڕزای دەرەوە نەوتی نییە کارەبان نییە ئەوەتە چەند کەسێک غازی 5 ملیۆن نفوسیان بڕیوە چەند چەتەیەک باشە بەڵام وتیان خەڵکی ئێرە نزیکەی 3 ساڵێکە بێ نەوتی وەرنەگرتووە احتیمالیە معلوماتم نییە بێ ئەوەی بزانی ئەوە بڵێ خەڵکی سلێمانی هێر شوێنێکی سلێمانی بچەنێکە نەوتی وەرنەگرتووە بڕوان ناکەم 2 ساڵ بێ درابی ئەی خەڵک بۆ خۆگەرمکردنەوە چی بکە ئەو خۆ ناوەڕاستی وەرزستانە و سەرما و سۆڵێ ئەوە بە قوربانمە بێ بە من نەڵێ بۆ دەبڵێ کە بەرپرسی لەو میلت من هەرزەکان وعدیانداوە خۆ چارەسەری بکەن کورە جا وعدیان من وعدەم ڕەنگەبی بە مەسەبە جوانە وعدیان هەر نییە براکەم واتیش بۆچی متمانیان لای خەڵک نەماوە یعنی ئەو خەڵکە تاکەی ئاوا بەدەست ئەمانەوە وای لێ ئەو خەڵکە بە قوربانم هەمی وای لێ نهاتوو کۆمەڵێکی بندیوارە بە هەشت شتێکەوە بێ قبولێتی و ئەی خوات ئەوی کێشی ئەبێ بەژێر قاچی خەڵکەوت چەند ساڵە نەوتیان وەرنەگرتووە خەڵکی ئێرە من وەکو خۆمەر لە سلێمانی تەقریبا 2 ساڵات شاومە نەوت نەکەوتووە ئیتر نازانم لێرە ئیتر کابرا بە پێڵە قەزا و ناحەکان زووتر وەرێگریان درەنگتر وەرێگەی نازانم وەکو ئەوە ئەو شەر وەکو هەر هاو شێوەی سلێمانیە پرسیان لە وڵاتانی ئێرەکراڵێن 3 ساڵە باشە بەڵام بەڕای تۆ ئێستا خەڵک ئەوە با بڵێن خەڵکی ئێرە و کوردستان بەگشتی نەوتی پێ نادەن کارەباکەشی وەکو پێویست نییە مەمنوع ئەداری شاخەکانیش بڕێ چونکە ژینگە تێگەدا ئەی چی بکا بۆ خۆگەرمکردنەوە چی بکەم خەڵکە هەمووی خۆی ڕاهاتوە بۆ وەزعەکە ڕاهاتوە ئەگەر ڕانەهاتای بە وەزعەکە هیچ گەورەیەکمان نییە جاماڵش گەورەی نەبوو لانەی تێکەچ پەنا بۆ کوێ بەرێ خەڵک پەنا بۆ کوێ بەرە گەنجەکان ناڕوا بۆ ئەندەران و بۆ ئەوروپا و خۆیانم بەو دەم ئاوە و دایکی داما و سەری لێشێ و باوکی دامە سەری لێشێ چی بکە یاعین تۆ هیچ پیشتێکی نەبێت تۆ ناتوانانی سەم من لە ماڵەوە ئەگە بچمە ماڵەوە گەم ماڵم ناڵەکەم ڕێزم لێ نەگرن احترام لێ نەگەن یاعین لەوانێت تەنانە خۆشم هیچ دەسەڵاتێکم ناوێت بگرە بکەیتە سەر و جادانەوە کوشێتی دوێنێ خەڵکی ئێرەم زاهرەی کردوایە خەڵکی ئێرەم چ ناڕزایەتێکیانێ کێشیان چی نەوت نییە و هەر بۆ نەوتەکە بوو پێم وابێ من بەشداریم نەکردووە خۆم بەڵام ئاگادارم کە نەوت نەبوو لەبەر نەوتەکە چەند ساڵە نەوتاوە وەڵی بە دەقیقی هەواڵی دەقیقی نازانم یعنی چەندێکە بەڵام بۆ مەجموعەکە هاتووە بۆ عربەتی خوارەوە بەس بۆ ئەیرە نەهاتووە ینی فەرقی هەندێک شوێن وەریگرتو هەندێک لە عربەتی خوارەوە وەرگیرا و بە تێر و تەسەلی و یعنی بگرە زۆربەی خەڵکی ئێرەش هاتوونەتە خوارەوە نەوتیان وەرگرتووە ینی هەر خەڵکی ئێرە بەرمیلی هێناوەتە خوارەوە لە خوارە وەرگیرا تر خەڵک بۆچی خۆپشاندانە ئاخر نەهاتەوە بۆ ئەیرە بەس وەجبەیەک بوو وەجبە تەنکەرێ بۆ هاتە خوارەوە نەوتەکەیان دابش کرد بەسەر خەڵکی خوارەوە ئیتر سەرۆت نەما وعدیانوا بوو هەفتەیە دوای ئەوە بێ بۆ ئێرەش ئەویش نەوت چەند ساڵە نەوتە وەرنەگرتووە وەڵی وابزانم بەخوا 3 ساڵە بێت 3 ساڵ زیاترە 3 ساڵە 1 بەرمیل دۆ نەگرتووە ناوەڵڵا ناوەڵایی تایسەوە 3 ساڵە باوەڕەکەی نەوتمان وەرنەگرتووە ئالەم ڕۆژانە هات
ئەم مەجموعەیە وەریگرت و ئیتر باقی سەر و ئەمانە نەپیان نەداون. پێش ئەوەی وەرزی سەرما سۆڵە بێت حکوومەت وعدیدا بەرمیلێ نەوت بدا باش ئەی ئێستا خۆ خەریکە وەرزی سەرمان تاوا بێ لە ناوەڕاست ناوەڵاوە تاسەکانیەوە تاوەخوا تایسە هیچ نهاتوو. ئەی خەڵک بۆ خۆگەرمکردنەوە چییە؟ وەڵا چییە کاپ ئەوەیە کە خەڵگەی بینی تۆخ چی بکە ناچارە. خەڵک لێرە مزاهرەی کرد خۆپشاندانی کرد ناڕەزایەتیەکەیان چی بوو؟ وەڵی نازەڕازەتەکەیان چی بوو ئەوە بوو داوای نەوت و داوای کارەبایان کردو کە چیوە تا نەوتی شاتەوە نەکارەوە کارەوەش بەخوا لە دوێنەوە کارێکە بۆ کەمی خزمەت گوزاری بووە بەڵێ خزمەت گوزاریەکان کەمە ئێسا چی خزمەت گوزاری یانی چ شتێک زەرور بوو وەکو مەشارع نییە لە مەشارع لە پرۆژەی خزمەت گوزاری مەشارع بۆ عربەت کەمە نییە تا ئێستا دەمێکێ لە بڵێم لە 2014 تا ئێستا شتەکان وەساوە وەهایەلەوە ئەمجا سوتەمەنی ئەوە بە 3-4 ساڵە تا ئێستا عربەت نەوتی وەرنەگرتووە نەوتەکەیش کە هەبووە ئەوە بۆ وەزبەیە هاتووە تا ئێستا نییە تر وەساوە تا ئێستا حکوومەت وعدیدا پێشەوەی وەرزی زستان و سەرماسۆڵ بێ بەرمیلێ نەوت بدا ئەو بەرمیل لە نەوتە تا ئێستا یەک وەجبە هاتووە تر ئاکتوانم بڵێم لە 180 وەری نەگرتووە ئەوی تری وەری گرتووە ئەن شتێکی ئەو تۆ نییە وادیان پێ نەدان پێشەوەی وەرزی زستان بێ بەرمیلێ نەوت بدەن بۆچی نەیانتوانی ئەم 3 ساڵە یەک بەرمیل وعدیان پێ نەداین بەس بۆت لە تەلەڤیزیۆنەوە ڕایگەیان بەس نیوەی وەری گرتووە نیوەشی وەری نەگرتە ئەگەر لەو نیوەشیان بسیێنەوە ئێمە مرتاحی لە ئەوانی چ بسیێنەوە ئێمە وەرمان نەگرتە ئەوان وەریان گرتووە ئێمە لە بەغێلیە کورد هەر بەغێلووە بە قوربان سەلام عەلیکوم عەلەیکوم سەلام چەند ساڵە تۆ نەوت وەرنەگرت 3 ساڵە وەرمانە بەس ئێمە وەرمانگرت ئەم جارە وەرمانگردووە ئەم جارە بەرت کەوت نیوەی ئاوارەوەڵا شەنست هەیە ئەم جارە بەرت ئاوشوا لێ دەبڕا باشە وتن نەوتەکەمان ئاوی تێکەڵا وەڵا زۆری ئاوارە وەڵایی ئەکەنە دەبەوە تا ئاوەکەی نیشێ اینجا بێ بیکەیتە ناو زۆپاوە بۆچی ئەم وعدانە پێشتر حکومەت دەیدا بەڵام لەگەڵەوەشان ناتوانێت بیباتە سەر ئەو بەڵێنەی کە خۆی داوێتی بیباتە ئەوە ئەو بێ پرسیان لە خۆیانگەی خۆی ئەمە میلەتێکی فەقیر و داما و دانیشتۆ ساڵێک بەرمیلێ نەوتیش نانێ هەر ساڵێ ئەمەی بسیێنەوە من بەرتاحتر نەوت شمنای نەقەی ناکە بەس ئەوەی بسێنم پێم خۆشە پێم خۆشە چەندێکە نەوت وەرنەگرت وەڵا 3 ساڵ ڕێکە نانێتێ هیچ وەرنەگرت بەخوا عەشیە ئەی دوێنێ خەڵکی ئێرە بۆچی مزارێک وەڵا خوانیشا خۆپشانانە کرد بۆ ئەم نەوت و بۆ ئەم غازە کە نایەناونێتەوە نییە ناوەڵە ئەی کارەباتان چۆن وڵا کارەبا ماز نییە ساڵێک نییە ئەمە 3 ساڵی ڕێکە جەماعەت وانە 3 ساڵە نەوتاتە تا عربەت ئیتر ئەمە کێشەکە ئەوەیە بە قوربانی ئەی خەڵک ئێستا کارەباکە وەکو پێویست نییە و نەوتیش نییە بۆ ئەوی خۆی گەرم کاتەوە بێ چی بکە وەرە بەو قورآانە مەجبورە دەدینا لە تۆ قەزەکاتێت دەبێنەوت بە 11 دەدینا 11 دینارە قەزەکاتێت دەبێت نەو تێرە و تەواو لەو بەنجخانە دەبێت بە 11 ئاوا ڕات ناوەڵاوە ناڕوا ئیتر نازانم بۆ ئامالیەکەن خۆی ئەمە هێنین و کاکەگیان کابرای بسڵمانی لە ناوجوولەکە گیرمان خواردووە و کاکەگیان نازان بۆ واکەن وەڵی خۆخۆشان ئەزان ئەم نقصانیانەوە ئەم داماوی میلەت باخسەوەکم هەرکێ خەڵکی ئەو لادیانەوە هەر خزمەتی پێشمەرگە باوەڕکە هەروێرغی دەراتێ قەی ناکە ئێمە قبولمانە ئەمانی برا مەسوولمان بن حکومەتمان بە چاوێکیان لە مەقدوریتی خەڵک بۆچی وعدێک ئەدەن خۆیان بەڵام دوای ناتوانن خاوەنی قسەی خۆیان بن برای بەڕێزم ئەو جوابە قورسە بیدەمەوە ئەو جوابە منەڵێم گەبر وەڵی من ێژم ڕێزم هەیە بۆ ڕێزم هەیە من خۆم لەگەڵیانم وەڵی نوێژ بکەن لە نوێژگا درۆنەکەن ئیسراحەت ناکەن ئایتر ئەوە بە تاکید وایە هەتا ئەوان مخالەفە نەکەنە ئینە باوکم نەوت چی خۆ ئەوە نەوت عەفو بەرمیلێ نەوتە ئەدەنە $20 بۆ تورکیا وە خارج بەی میلەتەکەی خۆیان بۆ هین ناکەن وانە بە قوربانەوە پێش دەست پێکردنی وەرزی زستان وعدی داوە بەرمیلێ نەوت بدا ئەی بۆچی نیان برد درۆکە کاکە ئێمە قوڵی بێڕوونیۆکە بڵێ لەبەر ئەمە بۆم تەسفیە ناکرێ نەوتمان نییە شوێنمان نییە بۆ تەسفیە ناکرێ بۆچی پاکۆ ناکرێت بۆچی لە بازاری ڕەشا هەیە خەڵک بیکڕێ بەڵام من خۆم بە سەوسی کڕیمە بەرمیلی بە سەوسی کڕیمە معقولە بەرمیلی بە سەوسی ئێمە بیکڕین و بە بەرچاومانە ئەو هەموو تەنکەرە ڕوات ئەمە ڕاستە تۆ وعد ئەی بە خەڵک لە کوردستانە ئەم هەموو نەوتێ باشە لە 28 ساڵە معقولە نەتوانی لە ساڵەکە دوو بەرمیل نەوت بەوە خەڵک باشە من ڕئیس عایلەم ئەگەر ئیم ساڵ دوو بەرمیل نەوتم بۆ دابین نەکرێت بۆ مناڵەکان ئیتر پیاوم
حکومت چۆن ناتوانێت دوو بەرمیل نەوت تعینکە لە وڵاتە بەرمیلێک نەوتی پێدا بەرمیلە نەوت نا بە خەڵک 3 ساڵەنەوەی وەرنەگیراوە بەشی ئێمە ئەم ساڵ هات نادیان بۆ مەجموعەکەی لە خوارەوە پیانە مەجموعەکە بۆ ئەویان ناردن بەڵام بۆ بەشی سەرەوە ئیسا نەماوە بەڵام حکومت وادیدا پێش دەستپێکردنی وەرزستان و سەرماسۆڵە بەرمیلێک نەوت بدا ینی بۆ نەیتوانی وەک بەرمیلکە ئەو حکوتۆڵی 3 ساڵیشە نەیتوانی وەک بەرمیل نەوتەکە بە هەموو خەڵک ئەوە بێ لە بەرپرسانی ئەم شارەوە پرسی لە بەرپرسانی شەرەوە بپرستی ئێمە چوزانی ئێمە نازانی وەک حەقی مەشروعی خۆمانە بمان درێتی 3 سایەق پاربەریان گرتووە ئەم ساڵیش بەریان گرتووە خەڵک چی بکە بۆ خۆگەرمکردنەوە ئەو وەرزستان ناوەڕاستێتی و بەرەو نیوەی دووەمیەچین کۆتایی دێ هیچ بەتانی لەسەر بەتانی وێزیایکی توی چیکە ئەی چی بکەیت دەسەڵاتچیە ناداریش نییە بڕۆ یەک باردار بێن یەکسەرەوە گرن تۆ کواگەداربی داواکاری خەڵک چی بوو دوێن وڵای هەر بۆن ئەم بەوسعی نەوتەیە هەتا بڕۆ کۆڵارەکان سەریکە بەرمیل ڕیز بووە بەرمیل لەسەر بەرمیل هەمووی بەتاڵە ئەوە قورسە لەسەر حکوومەتکە نەتوانێت بەرمیلە نەوت بدا بەخوا لەواچێ بڵم چین کۆمەشی بکەین بۆ حکوومەت شتێکیان بۆ کۆکەینەوە چکە بەخوا داماون حکوومەتەکەمان هەتا بڵی داماوە بەخوا فەقیرە باسە پرسیارێک بۆچی نەوتی ڕەش لە بازاڕە هەیە بۆ فرۆشتن بەڵام حکوومەتێک کە خاوەنی بازار و خاوەنی خەڵکو و خاوەنی هەموو شوێنەکانە ناتوانێت و بەرمیلە نەوتە دابین ئەزانی چیەکە کۆمەڵێک مەسوول کۆمەڵێک لەم پارەدارانە هەرێک و کۆمپانیاکی کردوێتەوە بە ئارەزوی خۆی نەوتێنە ئەی فرۆشێ نەوتەیە بەم نەوتەیە بوو بەڵام بۆ میلەتەکە نییە بەڵام بە پارە هەیە بەڵام بۆ میلەت بەڵام بۆ میلەت نییە ترانەت بەس پارەی ئەو ماوە هەناسەکەی بەس پارەی هەناسەکە و لێوەرگرێ نە چی ماوە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی ناحیە عەرەبەت بوو ئەوان باسییان لەوە کرد ناڕەزایەتی هاوڵاتیان لە نەبوونی خزمەتگوزاریە بە تایبەتتر لە ئێستاە سوتەمەنیە لەبەرەوەی ئەمان زۆرینەی خەڵکەکە نزیکەی 3 ساڵە یەک بەرمیل نەوتیشیان وەرنەگرتووە کارەباکەیان کە پێشتر کرا بە جۆزەی 16 ئەمپێری وعد درا ژمارەی کاتژمێرەکانی کارەبا زیاد بێ وەکووتیان ماوەیەکە باشترە و باش بووە و لە هەندێک شوێنی تری کوردستان باشتر بوو بەڵام لە گەڵ هاتنی وەرزستانە لەبەرەوەی نەوتەکە نەدراوە خواز لەسەر کارەبا زیاتر بۆیە ژمارەی کاتژمێرەکانیان کەم کردوێتەوە بۆیە ئەوان ناڕزایەتیان لەوە بوو کە کارەباکەشیان لە زستانە خراپە بێ نەوتەکەش وەکو پێویست نەدراوە داواکار بوون کە لایەکیان لێ بکرێتەوە لایەنی کەمەوە عەدانێکە حکوومەت خۆی داوێتی بەرمیلێک نەوتە پێدانی کارەبای باشە غازە ئەمانە باشتر بکرێت بە پێوە بڵێنی کە پێیان دراوە بەمێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێن و خواتان لەگەڵ